والله بێگومان ئەو لەشکرکێشی تورکیا بێگومان هەموو کوردێکی دڵسۆز دەبێ هەڵوێستی جدی هەبێ ئەمە ئەم لەشکرکێشیە بە بیانووی هەبوونی هێزەکانی پەکەکە پارتیکرێکارانی کوردستان یاخود هەر هێزێکی تری کوردی کە لە ئەسڵدا ئەمە ڕاستکردنەوەی هەڵەیەک نییە هەبوونی هێزەکانی پارتیکرێکاران ئەگەر هەبن و لە هەمان کاتدا ئەم لەشکرکێشیە داگیرکاریە ئەم لەشکرکێشیە بە شێوەیەک لە شێوەکان هەمان ئەو داگیرکاریانەیە کە تورکیا بە مێژووی خۆی لە نیشتیمانی گەلانی تر کردوێتی بێگومان هەڵوێستی جدیمان دەبێت و هەموو خەڵکی کوردستان وەکەوەی دەبینن کە ئێستا لە نێو جۆش و خرۆژ و لە ئامادەباشیدایە بۆ هەڵوێ زۆرگرتن ئەوەی هەولێریش بەڕاستی لە شانزەیمان کە ئەم لەشکرە دەرگای بۆ کراوە هاتە نێو خاچێریمی کوردستان ئێمە لە هەولێر گردبنەوەیەکی ناڕەزایی لە بەردەم نەتەوەیە گرتوەکانمان ڕەخست و نامەیەکمان بۆ نەتەوەی گرتوەکان ئامادە کرد بوو کە تێیدا داوای پاشەکشێکردنی لەشکرکێشی تورکیا و مووقیف وەرگرتن یاخود با بڵێن هەڵوێز وەرگرتنی ناوەندە جیهانیەکانمان کرد بەڵام بەداخەوە لەلایەن هێزە ئەمنیەکانی هەولێر 43 لە چالاکوانانی هەولێر دەستگیر کران و لەگەڵ ئەوەشدا ئازاری 3 لە هاوڕێیانماندرا لە چالاکوانان بەڵام دوای ئەوە ئەمە مانای ئەوە نییە ئێمە بێدەنگ دەبین ئەو دەستگیرکردنی ئێمە بە بیانووی یاسا بوو خواگەر هەر هێزێک ئێران بێ تورکیا بێ هەر هێزێکی دەرەچی بیاوێ ئەو ئەزمونە و ئەو هەرێمە و نیشتیمانی کورداگیر بکات ئێمە بەدڵنیاییەوە هەموو یاسایەک دەبەزێنین هەموو ئەو یاسایانەی کە ئێمەی پێ کۆت و زنجیر بکەن بە بیانووی ئەوەی کە گردبوونەوە با بڵێن ڕێپێدانی دوێ و ئەوانش ئامادەنین ڕێپێدانمان بدەن ئەم داعمکردنەی حزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و چەند حزبێکی دیاری کراو لەناو حزبەکان بۆ سوپای تورکیا و بۆ حکوومەتی تورکیا جگەلەوەی شەرمەزار دەکەین و بەرەنگاریشمان بۆیان دەبێت یاخود با بڵێن دەتوانم بڵێم خەڵکی ملی و چالاکوانان و ئەوانە بەدڵنیاییەوە لە داهاتوو مقاومەی دەبێت بۆ ئەم شێوەکارانە و سەرهەڵدان دروست دەکەن لە بەرامبەر ئەم کارانێکە ئەم شێوە پاڵپشتیانە یاخود هەر داگیرکاریە کە دێتە خاچێریمی کوردستان و بەداخەوە ئێستاش سوپای تورکیا لێرەیە بێدەنگ نابین دڵنیان ئەزانی چۆنە کاک بڕیار ئێمە ڕۆژان نبینین بە بەرچایی هەموو جیانەوە بەرچای هەموو کوردستانەوە تورکیا لە شتێکی و داگیرکاریی بەردەوام دەکات ئێستا واقعێک لە هەولێر هەیە لە دهۆک هەیە بەداخەوە کە ڕووی لە کوردستان کردووە یعنی حزبێک دەتوانانی بێت دەست لەگەر هێزێکی بێگانە تێکەر بکە ئێمە جاران و پێشتریش بە دەیان جار و بە سەدان جار ناڕازایی و خۆپیشاندەمان کردو بۆ دەم کورسخانەکان بۆ دەم کورسخانەی تورکیا بۆ دەم کورسخانەی ئەمریکا ئەو چەند ڕۆژی ڕابردووش بە هەمان شێوە چالاکیمان کردو و چالاکیمان هەبووە بەڵام ئێستا کە خۆ دەزانی لە کوردستان چەند لایەنێک هەیەیان بڵین بە تەحدید لایەنی دەسەڵات لەو شارە ڕێگرێت لە بەردەم ئەم چالاکیانێ بۆ ئێمە کە لەو شارە بیکەین وتاری چەند ڕۆژەی وەزیری دەرەوەش ئەوەی بۆ ئێمە یەکلا کردەوە کە سلێمانی تاوانبار دەکات بەوەی کە پشتگیری شۆڕشی کوردیان پشتگیری لایەنی هێزی کوردیا ئەوە مافێکی حەقی خۆمانە ئەوە مافێکی نیشتیمانیە ئەرکێکی ئەخلاقی و ئینسانیە خۆی ئەگەر بۆ ئێمە ڕوو بێتەوە هەر سلێمانی نییە بە هەمان شێوە هەولێر سلێمانیە دهۆک سلێمانیە تەنانەت تاکو دوێنێ شیرازێر بۆ ئێمە سلێمانی بوو نەخێر کاک بڕیار بۆ ئامانجی پەکەکە نییە بەڵام خۆ بەبەرچای هەموو دنیاوە پەکە لە لیبیا نییە بەرچایی هەموو دنیاوە پەکە لە یەمەن نییە ئەوەی دەبینین ئێستا کە پەکە لە قوبرس نییە خۆ دەبینین ئەگەر ئەوەی تورکیا دەیوێت خەونێکی دەوڵەتی عوسمانیە بە هەموو شەیەک دەوێت زنی بکاتەوە بۆیە ئێمە لە شاری هەولێر وەکو چالاکوانانی مەدەنی وەکو چالاکوانانی سیاسی بە هیچ شێوەیەک بەرامبەر ئەو لەشکرکێشەی تورکیا بۆ سەر باشووری کوردستان نەقبول دەکەین نەقبولمان کردووە لەمە دووە چەند ڕۆژی ڕابردووش و چەند ڕۆژی داهاتوش هەڵوێستمان دەبێت وەک پشتی هەڵوێستمان بووە